ڕێز خۆشەویستی برادران، دوێنێ هەواڵێکم لەسەری چیر بڵاو کردەوە. یەک دوو برادر هەندێک سەرنجیاندا و یەکەش کەسایەتێکیش نزیکی شەوان پەیوەندی کرد. من دەمەوێت یەک دوو سەرنج بدەم لێرە. یەک سەفەر وا بەسیط بووە لایوانە لە ماوەی 24 سەعاتدا دەتوان 2000 بچنە ئەوروپا بێنەوە لەبەرەوەی تارێخ خۆیانە بە قوربان تارێخ خۆیانە. ئەوە زۆر حاڵەتەکی ئاسایە. من دەقیقم لەو سەرچاوی داوی پێم ئەو هاوڕێیانە نییە. کەسێکی دیارە و جێی مزداقێتەوە ئایدۆلۆژی فکری و شتیوارەشی زۆر دژەوانەیە. کەسێکی لە خەڵکی بە فەلش وەرناگرم. بەهەرحاڵ دوو گوتی هەر ئەوەندە بوو کە چاوم پێکەت، هەر ئەوەندەم پێکرا کامیرەی دەربینم تەسویری بکەم، هەر ئەوەندە دەرچوو لە پڕێک گوتی تووشی بووم بە سوتفا. ئێمەش بۆیە بڵاو دەکەین و بەڕازی بەشی هەرە سەرچیەوەی بترسن ئەوەی خەڵک ئەگە لە شوێنێک دیتیان. من دڵنیام ئێستا دێنێرە هامبۆرگ چەند گەنجێک و ئێمە ئەو برادرانە بە دوای دادەچن، یعنی ئەگە لە شوێنێک دیتیان، بەڵام دەزانم نابیندرێتەوە. من دەیان ناسم چەندە ترسێ. هەموو ئەوانەی کە بە هێزش زەبەلا یان نەبدەستە و پلێ وایە و لە ئاستی باڵا، بەڵام لە گەنجێک دەترسن لە کۆڵانێک لەیان پەیدا بێ ڕسوایان بکاتن. بۆ ئەوانە زۆر ترسنۆکن. ئیشی مەش ئەوەیە ئاوا فشاریان بخەینە سەر تیان بگەێنن. ئەگەر لە کوردستان وەکو ئیلاهەک مامەڵە دەکەن، لێرە دەبێت لەو قەلەقی و لەو ترس و دوو دڵەچیە بژین. برادران، ئێمە ینی هەنگاوی زۆر گەورە لە ئەوروپا دەنین. بەڕاستی ینی ئەو ئەوروپا زەبەلا ئەمان لێ کردوونەتە کوونەقەی سەری. ئەوە ناتوان بە ئیسراحەتی خۆیان بێن و بسوڕێن. قەلەقێکی زۆر بڕوا دەکەن. خەیانە بە شەوان گوت بیدەچینە دەرێ، هەیەانە هاتە ئەو سوستۆ کۆڵمەی نەوێرای بێتە دەرێ، هەتە چتە دەرێ. لەو ئەوروپای ئەوە دەستکەوتە. ئێمە هەر ئەو نەمان پێ دەکرێت لە ئەوروپا. بە هیوان پەرە بەو خەباتە بدەن. یەک کەس دەتوانێت یەک کەس بەخۆی بە کامیرەکەی خەباتێکی بەسیط و قانونیش. دوو برادران، ئایا دەزانن هەندێک خەڵک دەڵێ بابە لە پڕێک ئەو ماوەکەی تریش خەبەرێکم لە سەرنجی بڵاو کردەوە، دوای ئەوە یەک دوو ڕۆژ دەرکات. تا ئەنجا لەبەر خەبەرەکانی ئێمە بڕوا بکەم خۆیان دەردەخن. هەندە جاریش بانی وا ڕێک دەکەویتن. دەزانن هاوڕێیان ژنەکانی بنەماڵەی بارزانی و هەتا پاڤێل و نێچیر 72 ڕۆژ دەستنا دووبەی، هەر ئالۆ سەفەر سیاعات. دەزانن ڕێگە زیمەیەکانیان هەر لە نێوخان ڕێک دەکەون، ئەڵێن بە ئەوڕۆ بچین لەو مەتعەمەی دووبەی نانی بخۆین، لەو مەتعەمەیان بچینەکەن ئەو فریسۆرەی پارەیان لە بەردەستیە، پارەی ئەو میلەتیان لە دەستیە. های لایڤ دەژین و نییە ئەو پارە لە دەست شامبیۆچی مەسەلەن ئەنجلێ جۆلی هونەر ئەو ئەکتەرە بەناوبانگا یان وەکو هەندێ لە ئەمیرەکان یان هەندێک وەکو کچی مەلیشی و بنەماڵەی مەلیشی ئەوڕۆپیەکان بچنە شتێکی خێرخوازی لە مەسەڵ قاوەن پێداویست تایبەت ژینگە ئاژەڵ دۆستی بەکاربینن. نا بەس ڕابواردن ئەویش لە سەفەر، لە خواردن، لە جلوبەرێک، لە گەڕان، لەو شتانە سەرف دەکەن. پارەی ئەو میلەت هەیە، بڕوا بکەن بە کەیف خۆیان شاپشەپەنێ. زۆر ینی ملیۆن لایوان ژمارەیە، ژمارە کاتێکی خۆش.